شکر محەممەد کە دایکی دوو منداڵە کوڕە 2 ساڵانەکەی کە تووشی بەدخۆراکی بووە هێناویەتە نەخۆشخانەیەکی ناوخۆیی لە ناوچەی بۆرینە لە ئۆرومیای ئەسیوپیا. کوڕەکەم بەهۆی وشکە ساڵیەوە تووشی بەدخۆراکی بووە، شیرمان نییە بیدەینێ و ئێستاش بە یارمەتی ئەو خواردانەی دەماندنێت توانیوێتی بە زیندوی بمێنێتەوە. شکر دەڵێ هەموو خێزانەکەی لە دوای لەدەستچوونی مانگاکانیان بەهۆی وشکە ساڵیەوە تەنیا لە ڕێگای وەرگرتنی یارمەتیەکانی خواردنەوە زیندوماون. بەرنامەی خۆراکی جیهانی نەتەوە یەکگرتوەکان دەڵێ 9 ملیۆن ئاژەڵ لە باشووری ئەسیوپیا بەهۆی وشکە ساڵیەوە لەدەست چوون و 6 ملیۆن خەڵکی ئەو ناوچەیەش لە ئیستادا ڕوبەڕووی برسێتی بوونەتەوە. بەرپرسانی تەندروستی بۆرینا دەڵێن لە ماوەی چەند مانگی ڕابردوودا زیاتر لە 125,000 حاڵەتی بەدخۆراکی منداڵانیان تۆمار کردووە. ئێمە ئەو ژوورەمان تەرخان کردووە بۆ ئەو منداڵانەی تووشی بەدخۆراکی بوون. ناتوانین هەمویان لەو بەشەدا وەرگین و لە ئێستەدا بەشەکە پڕبووتەوە. دەرمانەکان لە هەندێک ناوچەدا بەرەو تەواوبوون دەچێت و سەرەڕای داواکاری بەرپرسانی تەندروستی لە دەستگا مرۆیەکانی ناوچەکە، بەڵام هەوڵەکانیان هیچ سوودێکی نەبووە. سەبارەت بە دەرمان کەم و کورتێکی زۆرمان هەیە و داوای یارمەتیشمان کردووە، بەڵام هیچ وەڵامێکمان دەست نەکەوتووە. ئاژانسی فریاگوزاری جیهانی بۆ نەهێشتنی برسێتی یارمەتی دەستگا تەندروستیەکانی ناوچەکە دەدا بۆ چارەسەرکردنی منداڵە بەدخۆراکەکان، بەڵام دەڵێن وشکە ساڵی بەردەوام گرفتێکی ناوچەکەیە. کێشەکان تا دێت قورستر دەبن و پێویستە هەموو ئۆرگان و قەوارە پەیوەندیدارەکان یارمەتی زۆرتر پێشکەشی دانیشتوانی ئەو ناوچەیە بکەن. بە بەراورد بە شوێنەکانی دیکە باشووری ئەسیوپیا لە خراپترین حاڵەتدایە و دانیشتوانی لە ڕێگای یارمەتیەکانەوە کە زۆریش نیەن بۆ ژیان و مانەوەیان تێدەکۆشن. زیاتر لە 700,000 کەس لە ناوچەی ئۆرومیای ئەسیوپیا بەهۆی نائارامی و پێکدادانە ناوخۆیەکانەوە ئاوارەی نێوخۆن. دەسەڵاتدارانی ناوچەکە دەڵێن لە هەوڵی دابینکردنی پێداویستیەکانی نزیکەی 9 ملیۆن هاووڵاتی مەدەنین کە ناچار بوون ماڵ و حاڵی خۆیان بەجێبەهێڵن.